السلام عليكم عشرة ريزو حرمت بوهم ولاك هلا مكرت هلا سياسي هلا فني هلا كلش مزانم هنري باو برم بو شوني كيت البرزاني سا يما خصبته فلمك تحمل تاني بتحمل إنسان قد تحملي نبيت براسي وضعك أو جور نابي أبي أما أو كوبي كيت إنجال أما أو ليكي بيبي بوجاي كتير ألا والله شون كركان پیاوان و ژنان و کچان و کوڕان حرمەتێکی زۆری ئارام ئەحمەد بۆ ئێوە. یەخوا بەخێر بێن سەر چاوەکەم هات. تۆزێ وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد هاتن ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتانەیە. هیوادارم کە زۆر باش بن عزیزان خۆشەویستان بەخێر بن. وەرە بەساقم وەرە عزیزەکەم وەرە با قوربانی بم وەرە بەخوا بەبێتەوە ئەم ژیانە ناڕە وەرە ئەوە هات بەڕێزانەوەتە ئەوەیە بەخێر بن یاخوا سەر چاوات بەخێر بن. كل جا كاكا والله أنا ما نبدأ بدرسها بشرف من في يكش ناكو كاكا يعني جا خلكيش قلية كاكا ما قالها مش يدو لايف كبير والله عاوز ناكل براسي خوش نيوهم لايف على راسي كاكا لاني كم حفتي لايف دروج لايف هو ما هو كم نخليكي لايف براسي كاكا ملف دبدان ملف بدسم هو والله تم خليكي دزيو طالانية براسي فلاناكم عزيزاني من هل براسي فلاناكم أنا والله أما لقاوي لا يشو دزيك أما بعد ذلك دزيك أنا والله شبكي أنا كورا كان شون براسي أود مباس شيء خبرات شيء أود شيء لأرام أحمد نابرسن أو غوغاية شيء براسي روادا لم فيسبوك وسوشيال ميديا وأنا بابتانا أو خلق بوا خوينا راحت ونقران كردوا أود شيء مثلا كعزيزاني من أمرو لا فيسبوك نوسينك هاتو بردسم هيدو صل بلي يسايك دكتور غالبيان شقو باران كرت جماعتي بارتي وبلغا كبلا بوتو وكا قبات طالباني اواني كهولي ترك الدنيا ان همينا لتو بو هولير بو بارتي مسينا القري بارتي اي مسينا القري قبات اي مسينا القري اي جان طاهر القري كشي بارتي على حسابي بونا كردي اخ او كوات خوا بلادر بوينا دبون بخوا او كوا علي را بوينا دبون عزيزاني من ناش مناو موضوع كانوا برزان بلام كونو سكالي لجير روشناي بريالي كوبونوي مكتبي سياسي نكاف بعمد بوني هاوسروكان للروجي اونا انجابات تومد باركان كعقيد آلي عارف احمد محمد سعيد احمد جلال صديق صالح لكيسي هرش كدنا سر بريس غالب محمد اندامي انجمن العراق لجنه كمان كبيكاتبون لا رفعت عبد الله ساختشي كاوسليم مجيد سردار صباح هرشي لروجي يكشما واتا حوتي سيد وزارة بسيا كاجمير يانزي بيجنيورو لجنة كمان يكمن كوبونوي خوي انجام دا كاجمير سي بيجنيورو دوم كوبونوي خوي انجام دا بآمد بواني عقيد هواي مديرية آسايش مقدم كازان عثمان مقدم نور الدين كمال عبد الكريم بلبسي بشي اوبراسيوني آسايش للسيماني باسي توم الباركة كاكناي حامدي سوفي شريفي بينجوينية لكاشمير اونا علم بابتانا با كارم بسر امانونية لدوا جارة عليه لدواي اويا الله عقيد هو أحمد بروبري آسايش سليماني وتي كلا سر بريالي كقبادو لغاية تلفونه وتومد باركان آزاد كراون بلان بريالي آزاد كدني تومد باركان لهند دادور ودر نشوها تاولي كاكا يعني دادور بريالي أم تشقو كشاني نداوا بلان قبادة ساختشي قبادة بيشهامت قبادة جبان هساو همو أم بكجانا ياونيتيو بشي باهي تومد باركان شكين آري عارف أحمد هاوبشي سركي تاوانا كبوا تومد باركتن محمودي سعيد عبد الله ناسو با خلي دلك تومد باركتن دال ضياوة تومد بارك عصيكيش حميد سوفي شريف بينجينيا بداخلك أو بينجينيا براسي أنا والله بداخل براسي حيثي داسي شكاو أنا والله أما إيش قبادة خوشي جاء أول بلا وسيلة إيش ألين شيء والله فلان كس بياي باتي والله فلان كس أو يكون برو
أي جبان كرة قباتو كرة شيخ رزاي طالباني راسك كالي قد نكي رفاقتي تاقمي لوس شاور راسك من أما عصي موضوعك يلا باش سبابتك كان وازنو بين مثلا أو هنسم ليادي دوها من صالي أو كارساتيها أو رداوية أو تنبو باسكم كشر سوائية كقبادي جلا طالباني كدوتي بو باتي وأو بكجاني نادتو بو هوليرو آزادي كردون بيك تلفون لقل هوا كدوتي أو بلغنامك لبدا اسمانا خوش بيستو سرتا خۆشەویستانی من ئەم بەحس قسە و بەحسانەم سەرەتاکەی لەسەر شاسوار هەندێک قسە و باسم هەیە باز لەسەر ئەم بەشدار حەسەن و خەڵات و بەڵات و ئەم بابەتانە ئەوەی کە لەسەر گیراوانی بە سەربەزی بادینانە لەسەر ئەوە هەنێک قساکەم دوایی بەشی دووهەمی قسە و باسەکانی لایڤی یەکەمم لەسەر ئەم بەرەی ئۆپۆزیسیۆن قسە و باسەکان مەکەم ئیتر مۆزوعەکان چۆنەکەوێ ئەوە ئاوایە خۆتان نەزانن من دنیا قسم بۆ کار لەسەر بەزمی خۆم سێ قسەی خۆمم و هیوادارم کە ئەم شەو بتوانم وەڵام بەوە بدەمەوە و باسێکم هەیە لەسەر شێخ ئەحمەدی نۆکان کە ئەویش هەندێک بەڵگەیە لەسەر مەسائلی ئیطلاعات بوونی و پەیوەندی بە ئێرانەوە و پەیوەندی بە پاراستنەوە و چۆن بە ناوی دینەوە ئەمیش ئەوێ خەڵک ئەوە بکە خەڵک بێعەقڵ کا بەڕاستی چونکە عەزیزان خۆتان ئەزانن ئێستا مەسائلی کۆمەڵێک خەڵک بازرگانی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەکەن تەنها پارەی پێپەیاکەن و ئەیانەوێت لەو ڕێگەیەوە خەڵک ئیتر دەمی خەڵک ببەسن و کەس قسە نەکا لەبەر ئەوەش دەمی ئێمە نابەسێ ئەگەر کاتەکە فریاکەوێ باسی ئەوەی شێخ ئەحمەدی نۆکانی شەکەم و ئەوەی هێمن و ئەو کوڕەی تر لە مەرزی پەروێزخان ئەوش بابەتێکە ئەم بەداخەوە پێتان ئەڵێم کە ئەمەندەم بەرەف بۆیە بەڕاستی ڕەنگە بە ئاسانی فریای هەموو مەلەفەکان نەکەون. عەزیزانی ئارام ئەحمەد شاسوار کۆمەڵێ لە ڕۆژنامە لە هینەکانی کۆ کردوتەوە لە پارێزەر و ئالەم بابەتانە بە تایبەتی بەشدار حەسەن و فڵان و فیسار باسی خەڵات و ئەمانەکە باسی ئەوەیەکەن کە لە ئەمریکا خەڵاتیان یاونەتی باشە ئەگەر ئەمریکا ڕاستەکە بۆچی خەڵادا بە کۆمەڵێ یا بە یەکی یا بە دوان یا بە هەرچەند لەمانەی کە محامین ئەی بۆ ئەمریکا زەحمەت ناکێشێ لە کاتی خۆیان داوای لە پارتی و بنەماڵی بازانی کردایە کە ڕۆژنامە نووسەکان ئازادکەن کە لەسەر ئیمۆژی خۆ نەخەنە زیندانەوە ئەمریکا بەڕاستی بۆچی ئەوە ناکا زەحمەت نەبێ یەک خەڵاتەیە بە کۆمەڵێ محامی عەلەساس ئەمریکا زۆر دیموکراسی و ئازادی خوازە ئەگەر ئەمریکا ڕاستەکە ئەی بۆ نەهات تەداخولکە لە کەیسەکەیە داوا لە پارتی بکە بڵێ ئەمە ناحەقیە ئەمە ناڕەوایە و پێویستە ئەم گەنجانێک کە لە زیندان توندکراون لە خوت و خۆڕایی ئازاد بکرێن. هەرچەندە من زۆر شت لەو بارەیەوە قسەم نەکرۆ تاوەکو ئێستا بەڵام لە هەلومەرجێکە باسی ئەوەیەکەم کە ئەمانەز هەندێکیان چۆن جیران بۆچی کەوتنە داوی پارتی و داوی پاراستنەوە و تاوانەکەی کێ بوو وە کێ خەتای کرد لە مۆزوعانە جا ئیهمالی بوو بە یا خەتا ئەوە لە هەلومەرجێکەیە بەسەرما تێناپەڕێ ڕۆژێ ڕۆژان هەر باس یەکەم. پاشان هەر بەڕاستی شەرم نییە شاسوار هەستێ خەڵات بدا بە کۆمەڵێک پارێزەر بەڕێی من دەبێت کە سوکاری زیندانیان ڕێگە نەدەن ئەمانە دوای ئەم کەیسە بکەون بە هیچ جۆرێ چونکە ئەم حتا ئەم محامێ بەڕێزانە یا ئەم پارێزەرە بەڕێزانە هیچ شتێکیان بۆ ئەو کەیسەی خەڵکانی گەنجانی بادینان نەکرد نەیشیان توانوێت یەک کاژمێر لە حکومەکەیان کەم بکەنەوە چیان کردو ئەم پارێزەرانە تاوەکو ئەویان بۆ کاشاسوارە مەسین هەڵگر دابنیشێ خۆی کا بە خەوانی مۆزوعەکان ئادەی با پێمان بڵێن چیان کرد بۆ ئەو هەموو گەنجەکە لە بادینانە جیران و ئێستا لە زیندانەکان لە حکم دران بۆ شێروانەکان و بۆ هەموو ڕەفیقەکانی تری چیان بۆ کرا زەحمەت نەبێ هیچیان بۆ نەکرا مەگەر ئەم پارێزەرانە خۆیان نازانن کە شاسوار کاتی خۆی لە تەلەڤیزیۆنەکەیەوە بە ئاشکرا ئەیوت شێروانی و هاوڕێکانی پاراستنی پارتین و پاراستن بنادوونی بۆ ناوڕیزەکانی تەفڵ جدیدەکەی شاسوار کە لێ جاسوسیکە بۆچی شاسوار تۆ کوورەی ئەتۆم هەیە زەحمەت نەبێ تۆ چیت هەیە تا خەڵک جاسوسی بکات ئادەی پێمان بڵێ شاسوار تۆ چیت هەیە کوورەی ئەتۆم هەیە نازانم چ شتێ دروستەکەی زەحمەت نەبێ تاوەکو خەڵک لەوە بترسێت من تێناگەم بەڕاستی تاکەی ئەبێ ئەم مێژوو ئاوا بشێوێنرێ و ئاوا پڕ بێ لە چەواشە و چەواشەکاری تاکەی ئەمە ئەبێ بەردەوامی هەبێ عەزیزانی من لێرەوە بە هەمووتان ئەڵێم شاسوار یەکێکە لەو دز و جەدە و درۆزنان و بێمڕۆڵانەی ڕۆژگاری ئێمە بەداخەوە کە ئێمە لە هەلومەرجەکان شاسواریەت دائەنیشێ ئەبێ بە بتی سیاسی و کۆمەڵی خەڵکی گەمشەی بەداخەوە دوایەکەوێ
من لێرەوە زۆر لەسەر شاسراوتووە خۆم زیاتر ماندوو ناکەم کەسانێ بەتەمای ئەوە بن شاسوار ئەم دنیای هەرێمی کوردستان بۆ بگۆڕێ لە باشترین حاڵە یا گەمژن یا سکەڕۆن بە دوای تیکێنانە خەریکی ماساوچێتی پاشان ئەوە مەلەفەکان بڵاو بووەوە چۆن کاسازیان لەژێر ئازار و ئەشکەنجەی دەستگای زانیاری عومەر فەتاح ناچار کردووە کە واز لە ساڵ 35 پێشەکانی بێنێ لە گوندی ئەڵمانی وێنەکەیمان بینی کە شاسۆر لە پشتی کاسازەوە ڕاوەستاوە وەکو مەسینە هەڵگر لە دوایشە لەگەڵ عومەر فەتاح ئەو کابرایان ئاوا لێ کردووە کارەسات ناکرێ کابرای لە ئەڵمان گەڕێتەوە پاسپۆرتەکەی خۆی بفرۆشێ بەڵام ئێستا بێ بەخانیت $100 ملیۆن و ئەم دەور دوکان دابنێت بۆیە عزیزان شاسوار لای من گەورەترین فاشیە و گەورەترین دیکتاتۆرە حتى عزیزان وەرن گرەوتان لەگەڵاکەم یەک ڕەخنە قبول ناکامی ئینسانە تەنها یەک ڕەخنەی بچووک لە شاسوار بکرا لە ژیان تا دەنگ و ڕەنگی لە میدیاکانی NRT ئەمانە دەرناکەوێت بە هیچ جۆرێ باشە تەواوی ئەو ستافەی کە لەو تیڤیوان لەگەڵ شاسوار ئیشەکەن هەر هەمویان بەڕاستی کۆیدن یەک کەسیان نییە کە گوێڕایان و گوێ لە مزن نەبێت ئەگەر دەرێنکە دەرەوە هەر بە شەق باشە ئەو ماڵی دەیان هەزار کەسی لە سلێمانیا خواردووە بە ناوی پشکەوە پارتی وێچێتی پشتیوانیان یەکرد لە دادگا 150 کاتی هەبوو باشە شکا پرسی هەموو ئەمانیان بۆ هەل کرد و وتیان تۆ تەبرێت تۆ هیچ کێشەیەکی نییە پاشە نوتیجی خۆشیان بۆ بجێنەوە بەڕێزان وەڵڵاهی من ئێسانیە ئیتر تووڕەم لە هەرهەموو شتێک خۆشەویستان وەڵڵاهی خوشکی من وێنەی بڵاو بووایەتەوە بە گونەڕووتی ئێستا حیاتان بردبوو بەچونکە شاسوار پارەی هەیە و ئەوە یەک کەسێک باسیشی ناکە دەنگیشیاندا بە سروەخان بەڕاستی هەر لێرەشەوە عەزیزان خەرشی ئێمە بەڕاستی ژیانی ناگۆڕێت ژیان ناگۆڕێت لە کۆمەلگای ئێمەیە من لە بەشی یەکەمی ئەم بابەتەما باسی ئۆپۆزیسیۆنم کرد کە ئەم ئۆپۆزیسیۆنەی ئێمە ئەم بەرەی ناڕازیە بۆچی ئاوا وێران و سەرگەردانە بۆچی ئەمانە ناتوانن هیچ حرەکەتی بکەن بۆچی جگەر لە قسە جگەر لە بێنەوە بەرە و هەردوو کەسەری کردو بە یەکە بۆچی جگەر لەمە شێکی ترمان پێ ناکرێت بۆیە ئەو پارێزەرانە نەدەبوو لای کابرایەکی ساختەکاری دز و جەدە ڕیز ببەستن و بوەستن بەڕاستی عیب اینجا عەزیزان شتێکی تریشتان با پێ بڵێم سەرۆک جا کوردستانی ئەم پڕ لە سەرۆک حەمی حاجی مەحموود سەرۆک بەڵێنەشێت سەرۆک پاڤڵەشێت سەرۆک مەسعود بارزانی سەرۆک نازانم کەیتر هەیە ئەوەی ئەوانە هەمووی سەرۆک و مەرۆکن کاکە جا سەرۆک پاڤڵ عەزیزان یەک جێمی بەشتی بەسەر هاتووە هەرچی شتی هەیە هەموو لای پاراستنە عەزیزانی من فلاش میمۆریە دیسک و میسک و شتانە هەموو دراوە بە پاتی لە ڕێگەی کچەکەی کابراوە عەزیزانی من هەمووی هەرچی شتی قۆڕەیە باش نییە اینجا شتێکی کەیش کە لە مەجالێک کابۆتان باس دەکەم سین میم کە ناوەکەیم لەلایە هینی کچێکە ئەم کچە کوردی ڕۆژهەڵاتە کاتی خۆی لە کوردستان ئیشی کردووە با تۆزێک ئەم هینانە ئەم با بڵێن لایڤ و شتانە سەر گەندەڵی و دزی ئەوانە یەکدا ببمەوە ئەو کاتە بۆتان باسەکەم کەم ئافەتە لەگەڵ پاڤڵات چۆن بووە چۆن نەبووە و چۆن قاسمی سلێمانی لە قەڵاچوان پاڤڵی بان کردووە و توێتی ئەبێ ئەوە بکەیت و وازە بەرەی ئەمریکا بێنی و ئەمیش ڕازی نەبوو یەکەم جار دوایی توێتی ئەمەمە لە بەردەسایە یەکسەر پاڤڵ بۆ خۆی ڕازی بە بۆ مۆزوع ئەوەشتان بۆ باسەکەم کە ڕسمی کچەکە ناوی کچەکە هەمووم لەلایە و لە کاتی خۆیان من ئەوانتان بۆ باسەکەم عەزیزان کە بەڕاستی ئەوەش مۆزوعێکی جددیە کە بۆچی زۆر جاران ئەم بەناو سیاسی و خەڵتانەی حیزبی باشوور بۆ لە بواری سێکسیۆ ئەکەونە داو و لە دواییشە ئەبن بە نۆکەری ئەم دەستگا و ئەو دەستگا بۆ ئەوەی نهێنیەکان پارێزراو بێ بەڕێئی من عەزیزان بەڕێئی من ئەگەر تۆ ڕۆژێ لە ڕۆژانەکو سیاسیە کەوتیتە ناو داوە و ڤیدۆ لێگیرا کە سێکسەکەی تەسلیم مەبە بڵێ کاکە بڵاویکەنەوە با بڵاویکەنەوە 5 مانگە 6 مانگە ساڵێکە تێ ئەپەڕێ بەڵام کە تۆ دائەنیشی ئەڵێی بڵاوی مەکەنەوە منە بم بە نۆکەرێ ئێتر تۆ بۆ خۆت کلکێ لە مشتیانە هەتا بێ کۆی لەبی عاقبەتیشی هەر بڵاویەکەنەوە ها ئێستا بێ 6 مانگی تر بێ ساڵێکی کە بێ دەیکە بێ بیستی کە بێ هەر بڵاویەکەنەوە کەواتە تۆ بۆ ئەترسی لە ئیطلاعاتی ئێران لە میتی تورک لە پاراستن لە زانیاری لەکوێ بۆچی تۆ ئەترسی با ڤیدۆکە و بڵاوکەنەوە بە جەهەنەم کاکەجان با ناڕوتی با دەرکەویت و یەکەڕە بڵاوێتەوە کۆمەڵە خەڵک سەیریەکات و ئەڵێ ئافڵان کەس وای کردو لە دوای ئەوە 6 مانگ ساڵێک کۆتایی پێێت و تەواو وەکو شێخ جەعفەر وتیان کاک شێخ جەعفەرەوە عیب ناکەوە فری مەستێک سێ دەرکرد و ئەوە وتبووی جاکاکە خۆ من نەماوە کردوومە ئەو کاتێت تۆش بڵێ جاخۆ کاکە نەماوە کردوومە باشە کاکیژە ئەمە اینجا عەزیزان ئەمەوێ بەشی دووهەمی لایڤەکەی پێشوم کە لە هەفتەی پێشووە باسم کرد
لەسەر ئەمەش کۆمەڵێک قسە و باسان بۆ کەن هیوادارم کە بتوانم ئەم شەویش سوودتان پێ بگەین. لە لایڤی پێشووە واتە بەشی یەکەمی ئەم بابەتە باسی ئەوم کرد کە کەسانێک هەن خۆیان خزاندۆتە ناو خەڵک و بە ناوی ناڕازیەکان بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کوچکی گەرمی دەسەڵاتی پارتی وێشێتین واتە یەک کەلتوریان هەیە سەر بە هەمان زلکاون شتێکی جیاواز لە پارتی وێشێتیان لە هەکبەکەیاندا نییە. بەشێک لەم ماتریالە لە پارتیەکان و یەکێتیەکان خراپترن و ئینسان ناتوانێت بە هیچ جۆرێک پشتیان پێ ببەستێ. بۆ لەبەرەوەی بە شوێن پارچە پارچە بوونەوەن دوو سێسێ وەکو باسم کرد سەدیان بە یەکا کردووە خەریکی دووکاندارین. باشە بە دووکانداری و بە دوو کەس تێکەس و ئەلم بابەتانە دەسەڵاتی پارتی وێکێتی ئاڵوگۆڕی بەسەرانایە. خۆ ئەزیزانی ئارام ئەحمەد بۆ ئەوەی ورتر پێتێتان بگێنم باسەکە ئەوە نییە کە ئەم کەسە کەمانە سەر بە پارتی بن یا سەر بە یەکێتی بن یا وەکو کادر و ئەندام بنە پارتی وێکێتیە، بەڵکو خودی کێشەکە ئەوەیە ئەمانە هەمان عەقڵن، هەمان فەرهەنگیان هەیە، یەک پەروەردەن، دوو دیوی یەک دراون کە ئەمە بەڕاستی کارە ساتەکەیە. چونکە پارتی و یەکێتیەکە دەستەکەیان کەشفە بۆ هەموو لایەکمان و دژمانن و ئێمە لە بەرامبەر ئەوانە هەین، بەڵام ئەمانە بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی بەرەی ناڕازیەوە لە کەلتورەکەی یەکێتی و پارتی چەپەڵترن و خۆشیان پێ ناڕازیە. لەسەر و ئەمەشەوە بەشێک لەمانە ئەیانەوێ نەک ئەوەی بە شوێن گۆڕینەوەی دنیاوە بن، هەر ئەوەیشە کە لەم ساڵانەیە خۆم سەدان و هەزاران کەسم ناسیوە دوجار زۆربەی زۆری ئەمانە ڕۆشنەوە باوەشی دەسەڵات بۆنەوە بە پیاوی پارتی وێکێتی یان لە شوێنەکە بەجێمان و بلیان شۆڕ کرد. ئەمانە زۆر جاران بە زاناییەوە بێ یا لە نەزانی و کاڵفامیەوە بێ کەوتونەتە خزمەتی دەسەڵاتی پارتی وێکێتی. گوێژ ناگرن لە خەڵکە عاقڵەکە تاوەکو تیان گەیەنێ کە ئەم کە سیاسەت بەڕاستی ئاوا ناکرێ. وەکو باسم کرد هەم ئەمەیشە پارتی وێکێتی هەر بلهۆڕترە بن هەر بەراسترە بن ئەمانەی ناویان لە خۆیان ناوە ناڕازی ئۆپۆزیسیۆن هیچ شتێکیان لێ سەوز نابێ ئەم بەرەی ئێمە لە حەقیقەتە. باشە من بیرەکەمەوە من پرسیارەکەم بۆچی ئێمە ناتوانین شتێ دروستکەین لە بەرامبەر پارتی وێکێتیە، واتە من خەمێکی گەورەم هەیە لە حەقیقەتە بۆچی دەست بۆ هەر شتێک ئەبین ئەمانە پەلامارمان ئەدەن و ئەیانەوێ ئێمە هیچ نەکەین هەر ئاوا بمێنینەوە تەنها قسە بکەین و قسە بکەن و قسە بکەین. باشە کەسانێک بە تەواوی ئەم بەرەی ئۆپۆزیسیۆنیان ناشرین و بەڕاستی بسن وتم بۆچی نایشت وتی بە چۆن دروستیکەین بە کام ماتریالەوە ئەمە دروستکەین بە کام ماتریالە ئەیزان ئاگام لێ ڕیپۆرت و شت ئەدەن گوێمێنێ ئەوە ئەو شارە هەر ئەبێ بەڕاستی وتی بە کام ماتریال ئەمە دروستکەین چونکە ڕۆژانە دەیان کەس ئەبینم هەمووی مشکلەی خۆی هەیە هیچ جیاوازیەکیان لەگەڵ پارتیەکان و یەکێتیەکانە نییە بەم ماتریالە بەڕاستی هێز دروست نابێت. باشە منیش بەڕاستی وەکو ئارام ئەحمەد هەمان کێشەم هەیە ئەمە بە جۆرێکە سەدان کەس پەیوەندیە بە منەوە ئەکەن کە پیاوی مەیدانەکەن و پیاوی خەبات و تێکۆشانن دەڵێن ئێمە لە ڕوومان نایە بشینە ناو مزاهرەتەکانەوە چونکە ئەم مزاهرەتانە بۆتە گاڵتەجار لەسەر کەسایەتی و شەخسیەتمان ئەکەوێت. شەقامی ناڕازیەکان بە تەواوەتی ناشرین و دزێو بووە لە حەقیقەتە بۆیە ئەبێ ئێمە ئەمە پاکەینەوە لە واقع هەتا ئەڵێن بوونەتە ڕێگل لە بەردەم خەڵکە جوان و خاوەن کەرامەت و خاوەن کەسایەتیەکان کە دژی ئەو دەسەڵاتەن لە باشووری کوردستان هەیە. چۆن کەسەری پارتی وێکێتی هەڵەیتەوە ئەڵێ من هۆڵە و بۆگەنی لێیە هی ئەمانە لەوان بۆگەنتر و لەوان من هۆڵترە لە حەقیقەتە. پاشان هەندێک کەسی تر هەن ئەزیزان نەخۆشی خۆ دەرخستنیان هەیە نەخۆشی خۆ بە گەورەزانیان هەیە. من لایڤەکەی پێشوا باسم کرد بەڵام هەرگیز ئەمانە بەڕاستی بەوە ناگەن چونکە بۆ لەبەرەوەی کەسێکە بە سروش قەزەم بێ گرگن بێ خەریکی سەرمەقولات بێ ناتوانن بەڕاستی ببن بە شتێکی عەجیب و شتێکی غەرایب وەکو ئەو پشی لێیان لێت کە لە بەردەم ئاوێنەیە خۆیان لێ بووە بە شێر کە ئەمەش ناکرێت چونکە خۆشەویستانی من گەورەی ئینسان بە خاوەنی کەسایەتی بوونە بە دروستکردنی مێژووە بەبارە هەرە جوانەکەیە بەبوونی تەربیەت و ئەخلاقە بە ڕازگۆیی و یەکڕوویە بە خوێندنەوە و خۆڕۆشنبیرکردن و جوانیە.
بۆیە من نابێ کارەکانم لە یەکێتی و پارتیەکان بچێت. دەبێ من لەوان بە ئەخلاقتر و بە تەربیەتتر بم. دەبێ من دەستپاک و ڕاست و مێژ و جوان بم تا پیسەکانی ئەوان جوانتر دەرکەوێ بۆ خەڵک و بۆ مێژوو و جوانیەکانی خۆم، دڵسۆزیەکانی خۆم، ڕاستگۆییەکانی خۆم هەموو ئەمانە دەرخواردی کۆمەلگا بدەم کە من جیاوازم بەڕاستی لە فەرهەنگە سەخیفەکەی پارتی وێچێتی کە هەموو شتێکم وەکو ئەوان وابوو کەواتە من هەر ئەوانم بەڵام بە دیوی دوو هەما. ئەگەر دەسەڵاتیشم گرتە دەست دەبمەوە بەو جەلادانەی ئەمڕۆ. سەیریکە یەکێتی و پارتی خۆشەویستان چونکە لە هین ئەچوون لە بەعسیەکان ئەچوون لە شاخە کە یەنە خوارەوە لە ڕاپەڕینا هەمان کەلتوری بەعس لە باشووری کوردستانە ئەبێتەوە بەدەسەڵاتدار. لە شاخە خوێن ڕێژ بووە، دەمپیس بووە، باش ئینسان کوش بووە کە یێتەوە شاخ و ئەبێ بەدەسەڵاتدار، ئەبێ بە بەعس، ئەبێ بە خوێن ڕێژ، ئەبێ بە تاوانکار لە حەقیقەتە. بۆیە ئەم بەناو ئۆپۆزیسیۆنیش کە ئێستا هەیە با بڵێن ئەگەر هەمان کەلتوری یەکێتی و پارتی بێ لە سبەینەیە ئەبنەوە بە هەمان یەکێتی و پارتی کەواتە ئێمە هیچمان نەکردووە. باشە من باسی شاسوارم کرد. وەرن عەزیزان ئێوە ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و پاراستن و زانیاری و کۆماندۆ و چی ئەوانە بدە بە شاسوار. باشە ئەگەر لەسەر ئیمۆجیەک، ئەگەر لەسەر نوکتەیەک، ئەگەر لەسەر قسەیەک ئەو شاسوارە خەڵکی هەڵنەواسی من ئارام ئەحمەد نەبوو. ئەگەر سەدان مەلەفی ئەخلاقی بۆ نەپێشایتەوە بۆ تیرۆرکردنت ئەو من ئارام ئەحمەد نەبوو. باشە خۆ کاکە بە شاتە و کەفڕێدان و جوێندان و سینەرە دروستکردن و ئەوەی کە وەکو وایە بەڕووتی لەسەر ساجێکی گەرمدایان نابیت و هاوارکەی ئەم کۆمەلگایی ئێمە ناگۆڕێ کاکەژێ. وەکو لاوی پێشواوتم بە جوێندان بە ئارام ئەحمەد کۆمەلگا ناگۆڕێ، بە سوکایەتیکردن بە ئارام ئەحمەد کۆمەلگا ناگۆڕێ بەڕاستی. باشە من 30 ساڵی ڕەبەقە هیچ نەمە بە پارتیویشتی نەکەم. باشە ئەوەی لەلایەن تازە بە تازە دێن و جوێنەکان یەکێتی و پارتی ئەجوونەوە دژ بە من کێشەی منە کاکەژێ، وەکەی کێشەی منە. من لەو سەجادەیە کەسێک پێم بڵێ پیاونی بە خەیاڵمان نایە، کەسێکە من بە پیاو نازانێ مافی خۆیەتی خۆمەشێکی عەجیب نییە خۆشەویستانی من. ئەبێ ئێمە لانیکەم کە لە ئەوروپان فێری ئەو بووبین خۆمە کۆمەلگای خێڵەکی نێ بڵێ تۆ چۆن بە پیاو نازانی بە پیاو نازانی کاکە زۆر ئاسایی بەڕاستی. ئەمە تووڕەبوونی نایە. ئەگەر کەسانی پێیان وابێ بە جوێندان و بە سوکایەتی بە نمونە ئارام ئەحمەد نیگەرانەکەن، ئارام ئەحمەد نیگەران نابێ. 30 ساڵ جوێنم پێدرێ جا ئەگەر ئارام ئەحمەد لەبەر جوێن و سوکایەتی ڕاکە کەواتەوە ئارام ئەحمەد نییە کاکەژیان، ئەو ئارام ئەحمەد نییە، بەڕاستی ئارام ئەحمەد نییە. ئارام ئەحمەد لەبەر هیچ شتێکە هەڵ نایە کاکە. جوێن و سوکایەتی بۆ من شانازیە ڕاستیە کاکە. لە ڕاستیە من وەکو ئارام ئەحمەد شانازی ئەەکەم بەخۆمەوە کارەکانم بۆ دەسەڵات و نۆکەرەکانی لە پارتی وێچێتی و گۆڕان و ئەمانە هێندە جەرگ بڕا ڕۆژانە و شەوانە هەزاران کەسم سەرقاڵ کردووە بەخۆمەوە، پۆسم لەسەرەکەن، جوێنم ئەدەنێ، درۆم بۆ ئەکەن، بەڵام من باسی ئەوان ناکەم. ئەوە بەڵگەی ئەوەیە کە من ئەمانەم بەزاڵە هێناوە بەڕاستی، من ئەمانەم خراپ بەگیر هێناوە، ڕاستیەکانم جەرجی هەموو ئەمانەی هەلا کردووە. ڕاستیەکەی ئەوەیە ئەوە کاردانەوەی نەیارەکانی ئارام ئەحمەدە لەسەر ئەو ڕاستیانەی کە ئەیڵێ ئەوان ناتوانن بێن بەگشت ئارام ئەحمەد بچنەوە جگەل لە جوێندان و تووڕەبوون و سوکایەتی و بێڕێزی و ئالەم بابەتانە. ئەمە لای ئارام ئەحمەد نایخوا بەڕاستی کاکەشن. ئارام ئەحمەد زۆر لەوە گەورەترە. کۆمەڵی خەڵک پێیان وابێ بە فایل پێچانەوە و درۆکردن و قسەی قۆڕ جوێن و ئەمانە ئارام ئەحمەد نازانم چی لێ بۆ بەڕاستی ئاساییە کاکە. ئەوە من هەموو ئەمانەم خراپ بەگیر هێناوە، ڕاستیەکانی من وەکوتم جەرجی هەلا کردوون. خۆ منیش ئینسانێکم چاوەڕوانی کاردانەوەکانەکەم بەرامبەر بە ئارام ئەحمەد. باشە لێرەوەیە ڕۆژانە خەڵک پۆستەکانیان بۆ من ئەنێرن کە پۆستەکانم بۆ ئەنێرن ئەمە وای بوو ئەوە وایوت پەیچەکەی دەباشان ئەمەی کرد پەیچەکەی عەلی حەمەد ساڵح ئەوەی کرد ئەوەی کرد. بەڕاستی من گەز باڵاکەم، من زۆرم پێخۆشە بەڕاستی، چونکە بۆ لەبەرەوەی من زیندوم بۆیە بووم بە ژمارەیەک کە لەم پەرتا ئەو پەڕی دژایەتی ئارام ئەحمەدەکە جگە لە ئینسانە شەریفەکانی نا ئەو کۆمەلگایی کە هەیە. باشە ئینسان باسی مردوو ناکە، باسی زیندووکردن ئاساییە. من هێندە بوونم هەیە وەکو ئارام ئەحمەد هەزاران کەسم مەشغوڵ کردووە بەخۆمەوە، شەو ڕۆژ پۆسم بۆ نێرن ئارام ئەحمەد ئەمە، ئارام ئەحمەد ئەوە، ئارام ئەحمەدەوە، ئارام ئەحمەدەوە، بۆ من جێگی خۆشحاڵیە بەڕاستی. بەدبەخت ئەو کەسەیە کە خەڵک ناوی ناوە بەڕاستی. ئەمەیە
دەیان پێیجی بێدایک و باوک هێندە لە ئارام محمەد تۆقیون هێندە لە ئارام محمەد ترسن تەنانەت شەهامەتی ئەوەیان نییە ناوی خۆشیان برن باشە شەهامەتی ئەوەیان نییە وێنەی خۆیان بڵاوکەنەوە بڵێن ئەمە ئێمەی وەکو فلان و فلان دژاتی ئارام محمەد دەکەین باشە ئەو دز و گەندەڵ و ساختەچیانەی پشتیشیان شەهامەتی خۆ دەرخستنیان نییە هەمیشە لە بەرامبەر بنا دووڕووی ئەنوێنن لە ڕوویەکە کاگارام بەڕێزی ئەمە ئەوی لەو دیۆکەشە گوێنەدەن باشە دژە تیرۆر کۆماندۆ دەستگای زانیاری دەباشانیەکان پاڤڵ و قوبات وەهاب هەڵەبجەیی شێخ ئەحمەدی نۆکان خولە سەنگاوی شاناسی ژیندەتیفە بەنداودز لیلۆس و کوڕەکانی نەوشام سەفا عەلی حەمەساڵا دەیانی تریان هەن پەیجی تایبەتیان هەیە تەنها دژ بە ئارام ئەحمەد هەموو شەو ڕۆژێ پۆست دژی ئارام ئەحمەدەکەن ئێستا ئارام ئەحمەد بە بۆنەی ئێوە ئیتر کوردی هەر چوار پاچە ئەیناسێ بەڕاستی دەستان خۆش بێ هەر ئاوا بەردەوام بن لە پۆستکردن لەسەر ئارام ئەحمەد هەر لە خۆ قسە بکەن زۆر ئاساییە ڕسمێکم گرتووە خۆشەویستان ئەوەی کام سەفرە لە بەریتانیا لەگەڵ کاکیوە ئەحمەدا بووین چوین بۆ بەریتانیا پەیکەرێکە ئافرەتێکە دەستم ملی و ڕسمێکم گرتو و نووسینێکم بڵاو کردووە سەر مەسایلی عشق چون ئەم پەیکەریان لا بردووە ڕسمی ژنێکیان بە چاوە وەکو کوێر فۆتۆشۆپ کاکتە لە بندەسی منەوە پەیکەرەکەیان لا بردووە ئەمە ماتانە جیای ئارام ئەحمەدن کاکە ڕاستە کاکیشێنم بابە ئینسان ئەکرێ ئینسان ئەحمەق بێ بەڵام بەو دەرەجەی ئەحمەق بی بەڕاستی کارەساتە مانگانە دەیان و سەدان هەزار دۆلار لە پارەی دزی ئەم وڵاتە سەرف ئەکەن ئەیەن بە چەورە ئەیەن بە خەڵکی دووڕوو ساختەچی بەس بۆ سوکاتێکردن بە خۆم و بە هاوڕێکانم فیکەی حرامزادەکان دایمە بەڕاستی وجودی ئێوەبوونی هەیە کاتێکە کەسێکی گوێنم ئەداتێ هەرچی پەیج و ئەکاونتی فەیکی بێدایک و باوکی پاتێکی گۆڕانەیە دێنە سەرخەت گوێنەکانە بن و شەنوکەویەکەن و بڵاویەکەن و ئاچی بە ئارام ئەحمەد و کاکە بێکارن بەڕاستی کاکە بچن کارکەن کاکی جان ڕۆژانە بچن وەکو ئارامە هە سەعات کارکەن بۆی فێ ئەم شتە قۆڕەن نەکەون برایشینم بۆ شتی جددی و شتی باش بڵێن بۆ لە خزمەتی ئەم کۆمەلگای ئێمەیە باشە ئێوە بەم ڕێگایە تۆڵە لە ئارام ئەحمەدەکەنەوە کاکە ئارام ئەحمەد بۆ گەورە ئەبێ ئێوە بۆ تێناگەن لە مۆزوعانە کاکە بە قورئان و ویژدانم حەزەکەم هەموو بەیانە 200 پۆستم لەسەر بکرێ کاکی جان حەزەکەم بە قورئان وەڵڵای ئێوە ئاواتی من ئەهێنێتی کاکە ئەها من قەت ناوی ئێوە نابم چی لەبەر ئێوە گزگلم پشکۆلم قەت تاقەتی پێی بچووکم نییە لە حەقیقەتی خۆمە ئەو زمانە ئەبڕم ناوی پێیەکی بچووک بێتە سەر زمانم بە عەملی ئەو خۆیە باشە هەیدەوە وەکو میدیا حسێنی لە گۆرانیەکە ئەڵێ بابا من لە لوتکە تێپەڕیوم لە لوتکە تێپەڕیم چوون بۆ دیوە کەچی کابرایان و بنەران لە خۆی حەپەیە خۆ نابێ کاکەجە نابێ بە قوربانێ بم من لا ناکەمەوە بە هیچ بەو بارانەیە کاکە ئارام ئەحمەد ئیشی خۆیەکە تەواو چونکە خەمی من وەکو ئارام ئەحمەد خەمێکی گەورەیە من کاتم نییە بەڕاستی بۆ پیاوی بچووک و بۆ ئەمانە بیکوشم بۆ نۆکەرەکانی دەسەڵاتی پارتیەکی تو ئالم بابەتانە قسەکانی من دروستە باشە خەڵکانێک لەناو ئەم بەرەی ناڕازیاییە هەیە خەڵکێکی بیمارن خەڵکی نەخوێنەوارن بەڕاستی خەڵکی قوڕ بەسەرن خەڵکی گوناحن وەڵڵا بەزەیم پیانێتەوە بە ویژدانم کاکە وەڵڵا بەزەیم پیانێتەوە بەخوا هەستم بۆیان ئەجوڵێ بڕواتان هەبێ کاکە بەزەیم پیانێتەوە بەڕاستی کاکە کاتی خۆی عەزیزان باوکە نوکتە بۆتان بژێڕمەوە کاتی خۆی لەو پڕی کێشەکانی یەکێتی و گۆڕانە بوو کە من ئەو کاتە لایڤەکەمە کرد لە خوارەوە مناڵی خەڵکیان بە کوش ئەیا و شەقیان لێتر هەڵەیە گەنجەکانی گۆڕان و یەکێتی وە شەوانەیش سەرانی یەکێتی و گۆڕان بەیەکەوە ئارەقیانە خواردەوە سێکسیانە کرد سوێسکیانە بژانە بۆ شێخ جەعفەر و وەکو ئاتی شێخ جەناب وەکو هەرەموو ئەم بابەتانە ئەیان خواردەوە چەند کەسێک فێر بوو لەگەڵ ڕێزمە بۆ برادەرێکیان کە حورمەتم بۆ هەیە پێشمەگەی دێرینەوە ئەوانە ڕەنگە خۆی بزانە کە چی ئەڵێم چەند کەسێک فێر بوون هەر لەگەڵ یەکێتەکان زلەیەکیان لێ ئەدان یەکسەر ئەچوون چیانەکە خۆشەویستان یەک تۆز لەفافیانە هێنا ئەیان پێش دەستێ لەسەریانەوە ئەوە بە لەفاف باشە ئینجا هاتە سەر شاشەی KNN بەڕێزان من هەڵسوڕاوی گۆڕان بووم چوون بە تویمەری کاشومە خوارەوە کەچی جەماعەتێکێتی هاتن ئاوا کوتامیان خوا هاچیم لێ هاتەوە بووم بەمەلا سەر و مێزەرم بەستووە بەم لەفاف و مەفاف و ئالم بابەتانە من زوڵمم لێکراوە بەخوا ئەوانە وایان لێکردم لێیاندام ئەمە بە عەقلی خۆیان عەتفی خەڵکە جوڵێن ڕۆژێکان نەشیوان توی ئەرێ کاکەیەوە عیب ناکەن ئەرێ کاکە دا ناوەشێن ئەمە چییە یەکی دەفافێ پێشم لە سەرتانەوە دێنە سەر شاشەی KNN بابا ئێوەش بڕۆن لێیان بدەن ئێوەش بڕۆن تۆڵەی خۆتان کەنەوە لانی کەم مەهێڵن لێتان بدەن و بۆ ئێمەتان کردەوە بە قەشمەر کاکەژە عیبە کاکە تۆم هەموو دەمگەیمەوە هەیە کەچی زلەیەکە لێدرێ خۆیانەکەن بە مردوو ئەگرین چڵ مەسڵ ئەوە
سەرکەس بە قوربان و بەساقی خەڵکە بن وەی لێم دراوەتە بەخوا شەقم خواردووە نوتیان شکاندم کاکەژێن ئەونیان چەقۆلە ئەوم هێزمتیان نەماوە جاوەرە ئەمانە بکەونە بەردەستی ئاسایشی سلێمانی و بەردەستی دەستگای پاراستن و زانیاری و یا زیندانی ئاکرێ قڕ بە و سەر ئارام ئەحمەد ئەبێ ئەمانە چۆن بن لەو حاڵەتانەکە بابە پیاوێ کاکەژێن ژنمان هەیە کە پەکەکەیە لە زیندانە هەردوو مەمچیان بڕیوەتەوە کاکە هەردوو مەمشی بڕاوەتەوە لە زیندانەکانی تۆڵەتی تورکیایە ئەم ژنە اعترافی نەکردووە کاکەژیان باشە خەڵکانمان هەیە وەکو کێ لەبیرم نەماوە ئێستا ناتێتە زمانم ئەوانە لە ڕۆژە خۆیان سووتانوە ئاگرین ڕۆژیان کردو بەجەستەی خۆیان کە پەکەکە بوون بابا باشە ژنمان هەیە لە قەندیل و لە نازانم ئەوانەیە بەڵێ ئاساس هەردیژی کەبوو لەوانە مێزەیەکی بچە بەسەر ئەوەی خوالیانە بکرد کە دەمان شد تۆش لە چوار بدە خۆ بەشەری لەو باکووری کوردستانە یەشەڵ بەرامبەر بە جەندەرمەی تورکەکە کاکە کچی گریلا ئەیدەوە کاکە خۆی پیاون بە قوربانتان بن ئەیبە وەڵای عەزیزان لەو سەجادەیە ئەم ئارام ئەحمەد دەست و قاچێکی بشکێنن مەگەر ئەوانەی زاڵم بن فیدۆم لێ بگن و بۆ سوکاتی بڵاویکەنەوە وەڵای خۆم قسە ناکەم بەخوا خۆم قسە ناکەم کە پێم عیبە کاکە ئێمە شەقم تێڵ دراوە سوکایەتیم پێکراوە بە نمونە قات دەستیان شکانوم خۆشم بێن بڵێم هەبایت خوا بەڕێزان هاچیان لێکردن دەستمیان شکان بە شەق بەخوا من زۆر گوناحم چۆشی وای بێ کاکە تۆ سوکاتی بە خۆتەکەی کاکەجیان ئەمە عیبە بابا من ئێوە هانە بڵێم پیاو بن پیاو کاکە مرد بن مرد پیاو بێ بەڕاستی کاکە عیبە هەلەوە بە قورئان عەزیزان 50 جار لەم هۆڵەندایە هەوڵیان داوە کە لێم بن و ئازامی پێم عیبە باسی کەم کاکە ئەیلەوە ئەی من نییەم ئەم هەموو قسەیەکەم و دەمم ئەوەندە گەرمە و ئای ئەمە دزە و ئای ئەمە وایە ئەوە وایە کاکە دوو کەس پێ بێ شاشەکەم تێڵا برا خۆ مشتێکی عەجیب نییە ئەمە زۆر ئاساییە بەڕاستی کاکە ئەیلەوە خۆ نان گوڵ بۆ بێن دەستم بۆ بێ کاگەرام جان تۆ ئاوا قسەمان پێڵی یا شاشەکەش تێڵێن کاک ئەیلەوە ئەی کاوە گەرمیانی نەکوشدا دەکەدارە عەزیزانی من ها نەکوشدا کاکە گیان و ژیانی خۆی دانا کاکە مناڵەکەی بەجێش کە نازانم شەرسکی دایکە بووە بزانم کاکە سەردەشت گەنجێکی 21 ساڵە کاکە چون کوشتیان کاکە شیدیان کرد سەردەم عوسمان یا ودا حسین کاکیشە ئەی هاوار یا فەرهاد فەرەج کاکە بەڵێ زەکی ئالکان زۆری تر کاکەجان بۆیە یا ئەبێ من هیچ نەکەم یا ئەبێ چاڕوانی هەموو شتێک بم خۆشەویستانی من نابێت لەسەر شەقامێکە کاکە لە لایڤە لە نووسینەکان ما قسەیەکەم خۆ ناتوانێت چاڕوانی ئەوکەم کە گوڵم بۆ هەڵەنە بڵێ ئارام ئەحمەد گوڵە بۆ تۆ بنەماڵی بەزانی ئەڵێ خاین نابێ چوار ڕەشە وڵاخ لێ ڕاستی بێت تۆ شەقی تێڵێنە زۆر ئاساییە کاکە ئەیلەوە ئەکرێ گوێنم بنێ ئەکرێ لێم بدەن سەر و پۆتەڵاکم بشکێنن کەلەم لێ بدەن حتا ئەکرێ ترۆرم کەن سوکایەتیم پێکەن باشە بابا لە مێژووی ئێمەیە پارتی وێشێتی دەیان و سەدان کەسیان کوشتووە ترۆر کردووە کاکەجیان لەسەر چی لەسەر جیاوازی لەسەر ناڕەزایەتی لەسەر دژایەتیکردن و ئەم بابەتانە ئەم شتە زۆر ئاساییە لەبەرەوە من بەوانە هین نابم عەزیزان ئەوە کاتی خۆی لە مێژووی ئێمەیە هەیە هەمووتان گۆرانی شاعیر ئەناسن گۆران بۆ هەموو دنیا جوانی گۆرانی شاعیرەوە لە سلێمانیە سەرسەریەک لە جادەیەکە تفەکاتە ناوچەوەی مامۆستا گۆران ئەو تفە لە مێژووە ماوەتەوە بەڕاستی بۆیە زۆر ئاساییە تفیش لە ئارام ئەحمەد بکەن باشە زۆر ئاساییە جوێنیشم بدەنێ زۆر ئاساییە سوکاتیم پێ بکەن چونکە بۆ ئێمە لە ناو سڕا و کێشمێکتەن کاکە ئەیلەوە عەزیزانی من هەر لە کوردستانەکەی خۆمانە خۆشەویستان دایک بە گۆرەوی چنین بە نازانم بە بەرماڵ چنین بە بەدبەختی کوڕی پەروەردە ئەکرد ئەبوو بە 17 ساڵ ئەچوو بۆ ئەبوو پێشمەگەر شوێنەکە ئەکوژرا کاکە لە پێنجەنە عەلی حەمەکەپووی ئێمە کە قیادەی موقەتە کوشت شەهیدی کرد کاکە لە مناڵێ بوو چۆ دەرەوە بوو بۆ پێشمەرگە کاکە دلاوەری حاجی عوسمان مناڵێ بوو چوو بۆ پێشمەرگایەتی ئەی هاوار کاکەیشە کاکە مصەفای سەعازۆرا بوو حەمەمێنی خەجە دەیان شەهیدی ترکە لەو ناوچەیە ئێمە داومانە هەموو ژیان و ژیانی خۆیان بۆ پەڕی قارەمانیەوە دانا کاکە ئینسان نابێ ئەوە جەبان بێ بەڕاستی کاکە نابێ بترسێ من لێرەوە داوا لە هەموو ئۆپۆزیسیۆنەکانەکەم ئەوانەی کە بەڕاستی شەهامەتیان هەیە ئەگەر پیاوی پارتیەکان پیاویشی دەکەن دێن بۆتان ئێوەش لیان دەن بەڕاستی ڕامەکە لە بەریا مەڵەوەی توخوا چڵمەکە مەسڕە مەڵەوەی تخوا لێیاندام و کوشتمیان و ئەرم بابەتانە ئەسڵ ئەگەر لێیان نای بیشارەرەوە کاکە وەکو پیاو بیشارەرەوە کاکە پیاو نابێ بە زەعیفی دەرکەوێت
تێگەی کاکە ئەسڵەن پیاوێ ئەگەر پیاو بێ بەڕاستی ئەبێ گریانی خۆی بشارێتەوە ئەبێ فرمێسکی خۆی بشارێتەوە بەڕاستی بۆ ئەوەی نەیارەکانی پێخۆش نەبێ و بۆ ئەوەی ئازیزەکانیشی پێی دڵتەنگ نەبن ئێوە بۆ لە ئارام محمود تێناگەن کاک من لایڤەکەی پێشاوتم ئەزانم جوێرم پێدەن باشە ئەچکە ئەزانم کاکە ئەو جوێنانەی ئێستا بە من ئەدرێ 20 ساڵ بن لە ئێستا پارتیەکەتی پێیان داوم تەوا من و کۆڵە سیوام هاتوتەوە کاکە خۆ من گوێ بە جوێنوشت نادەم بەقوڵ بەتەن بڵێ ئارام محمود خوێڕی ئێستاک بابە دایکی وایە خوشکی وایە ئەمە وایە ئەوە وایە وەڵی مێژنیوانم نییە بەڕاستی مێژنیوانم نییە کاکە چکە بۆ لەبەرەی من لە مەیداندام بەڕاستی من چاوەڕانی هەموو شتێک لە کورد دەکەم نەتەوەکەی خۆمە ئەیناسم بەڕاستی چاوەڕانی کوشتنتان لێ یەکەم جوێنتان سوکایەتی بێحورمەتی مەلەف پێچانەوە چاوەڕوانی هەموو شتێکتان لێ یەکەم ماڵتان ئاوا بێ باشە کەواتە پێویست ناکە هەزلەیەکیان لێدان دەستکەنە لوشکە لوشک و چڵم سڕین و چڵم تەکەیان شۆڕە بێتەوە تاوەکو ئێرە لێیانام بخوا ویستم ئەوە بکەم بەڵام لێیانم ئەی تابن تۆ دەوێت شتێ بکەی لێ دێن وایە کاک قسەی قۆڵ زەلامێتە سەر ئەو جادەیە ئەڵێ ئارام محمود دایکەوە ئەیەم بەشق هەر وایە کاک ئەی تێ بڵێ چی ئەدەڵە وەرە خوا کاکە پیاما کێشە شتیوان نیە بەقوربانتان شتیوان نییە کاکەجێ بۆیە عەزیزانی من لێرەوە بە هەموو ئەو ژن و پیاوە بە هەموو ئەو کچووکڕە جوامێرانە ئەڵێم کە ئینسانە پاکەکانی کۆمەلگای ئێمەن کە خەمی گشتیانەیە لەسەر شانە کە دژی پاتی وێشێتین بەڕاستی کە دژی ئەو دەتا دەستەمکارن هیچ کاتی ئێوە بێهیوا مەبن دەسەڵاتی پیاوەکان هەندێک کە لە ناوتانە هەن ئەوانش ئیشەکەن پاتی وێشێتی دەسەڵاتی خۆیان هەیە پیاویان هەیە پارەیان هەیە ئەیهێن ئەکەن بە ڕەفیقی ئارام محمود بە نمونە تۆ دەرمانی بۆ تێکەبەوەی بیکوژێ کاکەجان ئەوێ پرفڵانشت ئەمە بکە هەموو ئەو هەیە بەڕاستیە بۆیە ئەبێ ئێمە ڕێگر بین لەمانە و بەڕاستی بێ ئەمانە بدۆزینەوە لەناو بەرەی ناڕەزایەتیەکانە بۆیە بەرەی ئێمە بەرەی ناڕەزایەتیەکان سەرڕێژە لە ئینسانە هەرە شەرافەتمەند و هەرە شەریفەکان و هەرە خاوەن ئابڕۆکانی کۆمەلگای باشوور کە 32 ساڵە خۆیان نەفرۆشتووە بە پارتی وێشێتی ئەمە زۆر گرنگە بەڕاستی تۆ لە ماوەی 30 ساڵە دەیان هەلێ بۆ هەڵکەوت بێ خۆ نەفرۆش بێ بە پارتی وێشێتی تۆ ئینسانێکی شەریفی بەڕاستی کاکە تۆ خاوەنی کەسایەتی بەرزی تۆ خاوەنی ئەدەب و ڕێزی بەڕاستی باشە هیتلەر قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر دەمانچەکە دەفیشێکی تیابوو نۆی بنێ بە خائینی ناوخۆوە با یەک دانەی بۆ دوژمنەکەت بێ ئێمە بەڕاستی ئەبێ وابین ئەبێ خائینی ناوخۆ بکەینە دەرەوە بەڕاستی لە بەرەکەی خۆمانە بەڕاستی ئەبێ بیان کەین دەرەوە نابێ ئەوانە بمێنن کاکە من لە لایڤەکەی پێشوا وتم وەرن با کۆبینەوە وەرن باشێکی جوان دروستکەین دژی ئەم دەسەڵات وەرن با لەژێر چەترێکە لەژێر پلاتفۆرمێکە کۆبینەوە دژی ئەم دەسەڵات وتم دابەشی و کوتلەکاری مەبن ئەم کارە خراپە هەمومان بە یەکەوە جوانین ئەم پارچە بوونە خواسی دەسەڵاتە خواسی دوژمنەکانی ئێمەیە هەتا ئێمە یەکگرتوو نەبین هیچمان پێ ناکرێت ئایا ئەم قسانە کوێی خراپە ئەم قسانە بۆچی خراپە بەڕاستی تەنها لە ڕوانگەی دەسەڵات و پیاوەکانی دەسەڵاتەوە خراپە شێشەکەی منیش ئەوەیە کەسانێکی ناڕازی هەمان ئەقڵیەتی پارتی وێشێتی هەمان زمان هەمان فەرهەنگ هەمان کەلتور هەمان ئەویان هەیە جیاوازیانی لەگەڵ پارتیە ئەمەی کێشەکەی من عەزیزانی ئارام محەممەد مەرج نییە هەر کەسێ بە بنەماڵی بازانی و تاڵەبانیە هاتە خوارەوە ئیتر ئەمە پێتان وابێت کە ئەمە ناڕازیە و ئەمە ئۆپۆزیسیۆن و ئەمە زۆر مهم و ئالم بابەتانە من وەکو ئارام محەممەد هەمیشە مستهدفم لەبەر ئەوەیشە کە هەمیشە گومان لە هەر هەموو شتێک دەکەم بەڕاستی مافی خۆشمە گومان لە هەموو شتێک بکەم چونکە خۆتان ئەزانن ڕۆژگاری ئێمە زۆر خراپە ئینسانەکانی ئێمە زۆر خراپ بووە سەردەمەکە زۆر ئاڵگۆڕی بەسەر هاتووە ئەو قۆناغە تێپەڕیوە کە ئینسان پیا و مویەکی سمەری لە گرەوەدا بنێ ئێستا ئاوان نییە بەڕاستی تێگەی کاکە ئێستا پیاوە زانم کورە بەلەقەیکەنە دەرەوە کاکیان ئەمەیە بەهاتە نابێ ئێمە باوەڕ بەوە بکەین هەر کەسێ هاتوو چوار جوێنی بە پارتیەکەتیە پێمان وابێتە هەموو شتێ تەواوە ئاوا نییە چونکە بۆ عەزیزان تکاتان لە یەکەم باش گوێ لەمە بگرن ئەوەی جوێن بدات ئەوە تەربیەتێتی واتە ئەوە تەبعیەتی باش نییە بەیانیش جوێنەکە بە من تۆش ئەدا ئەگەر کەسێکی درۆزن بێ بۆ دەسەڵاتی کوردی بۆ پارتی وێشێتی سبینێ بۆ من و تۆش کەسێکی درۆزن نەبێت هەمووتان باش ئارام حەڵ بناسن ئەگەر بە نمونە وێنەی ڕووتی پارتیەکان و وێشێتیەکانی بڵاو کردەوە سبینێ هینی تۆش بڵاوەکاتەوە بڵاوەکاتەوە
ئەگەر جوێنی ئەخلاقی بە ژن بە دایک بە خوشکی دەسەڵاتدارانی یەکێتی و پارتیدا کە دوژمنی ئێمەن و نەیاری ئێمن ئەوە هی من و تۆش سبێنە بۆ ئێمەشی ئەکا و بە ئێم کەسوکارەکەی ئێمەشی ئەدا. ئەگەر دەنگی سێکسی ژن و پیاەکی سەر بە دەسەڵاتی بڵاو کردەوە بڵێ ئەم دەسەڵاتە بێ ئەخلاقن و دەڵاکیان تەجیلەکەم و بڵاویەکەمەوە سێکسیان کردەوە ئەلەم بابەتانە ئەوە سبێنێ هی من و تۆش ئەیکات هی من و تۆش ئەکا ئەگەر هەمان بێ چونکە بۆ ئەنجا ئەبێ ئارام محمود دوژمنە نەیارێتەوە یعنی ئەمە کەلتورە ئەسڵ ڕەحمت پێ ناکات حقیقەتە چونکە بۆ ئەمە کەلتوریەتی ئەمە عەقڵیەتی ئەم عەقڵیەتە بە هیچ جۆرەی بەڕاستی ناکۆڕێ باش نییە. اینجا لە دوجاری قسەکانمە گوێ بگن بە یەک شتی خۆشتان پێ بۆ بجارمەوە عەزیزان. ئەو هێلکەی کە 6 مەتر ئەو لای یاسینەوە کەوتە خوارەوە بۆ بنەماڵی بازانی زۆر باش بوو عەزیزان، یعنی گەورەترین خزمەت بوو بە بنەماڵی بازانی و بنەماڵی بازانی بەتەواتی خۆشحاڵ بوون بۆ هێلکەی کە کێشرا بۆ کابرایە با بڵێن ئەو ناویشیە ئەوی گۆڕان. ئەزان بۆ عەزیزان چێتان دەرکی بەوە کردووە ئێوە بڕۆن سێری تەلەڤیزیۆنی ڕوودا بکەن چۆن بە تەواوی فۆکسی خسۆتە سەر و دایمە باسی ئەو مۆزوعاکە کاتی بۆ تەرخانەکە مقابلی ئەموو ئەوەکە ئەڵێ ئەوە چی بوو لە لەندەن ڕوویە ئەوە ئەوەی کرد بۆچی ئەو شتاناکە پێتانوای تیڤەکەی ڕوودا بۆ ئەوەی کە بڵێ هێلکە خستنەکە تەنها بۆ مەسوول بازانی نەبووە، تەنها دژی ئەوە نەبووە هی کات مەسوول بازانی بێ، ئەوە تا بۆ کات یاسینیش هەروایە کە گۆڕانەوەی چیشی بەدەست نییە. باشە ئەمانە بۆ هەر هەموو کەسێک بووان، ئەوەیشی دەرهەق بە کات مەسوول کراوە دەرهەق بە کات یاسینیش کراوە وەکو یەک بووان کاکەی گیان. کەواتە چی بوو؟ بنەماڵەی بازانی ئەمیان بە پارە کڕی بۆیە ڕوودا و شەو ڕۆژ سێ ڕۆژە هەر خەریکە هەر باسێکە. باشە بەس تەنها بۆی بیسەلمێنێت و بڵێ ئەم مەسەلەی هێلکە هاویشتنە تەنها بۆ کاک مەسوول نییە کاکەوتە بۆ فڵان و بۆ فڵان و بۆ فڵان و بۆ هەر کەسێکە کاکە گیان. یعنی چی بوو؟ مۆزوعەکەیان ڕسوا کرد، مۆزوعەکەیان پوش کردەوە، کەوتنە خزمەتی پارتی و بنەماڵەی بازانی، مەسوول بازانی باشی قازانجی لێ کرد. باش نییە ئەوە تا ئەڵێ خۆ یاسین هیچی نەکردەوەیان لێ کردو کاک مەسوولیش فەقیر و پیاوێکی باشی ترخوات ئەدوێلگیان تێکردوتەوە ئەلەم بابەتە. باشە کە پارتی عاقڵە، پارتی ئەزانێت چۆن سیاسەتەکە بەڕاستی خۆیان باش ئەزانن کە چۆن هەنگاوەکانی خۆیان ئەنێن. بەڵام من بڵێم چی کەس لە ئارام محمود تێ ناگا کاکە نانەوێت تێ بکەن لە ئارام محمود کە ئەڵێ چی. باش نییە تۆ هاتووی گەورەترین خزمەتت بە پاراستن و بە پارتی کردووە بەبێ ئەوەی بە خۆت بزانی کاکە، چونکە بۆ لەبەرەوەی تێکەڵە کشتەکان شێشی گەورە کرا دژی مەسوول بازانی خۆم دەستخۆشیم کرد. باش نییە لەوەی لەبەرام مەسوول بازانی کرا تۆی ئەم شتە وا بچووکەکەیتەوە ئەیهێنی بۆ یاسین هێنی مۆزوعەکەتەوە مردار کردەوە بەڕاستی کاکە مردارێک کردەوە کۆتایی پێهێناوتەوە ڕسوا کرد مەسوول بازانی قازانجی کرد لە مۆزوعە. ئەڵێ هەموو بۆ بەرامبەر بە هەموو کەسێک گوان خۆر بۆ من نییە کاکە مەسەلەکە خۆ هەر مەسوول بازانی وەکو مەسوولدانی دز و گەندەڵ و ئەوە نیم ئەوە تا بۆ هەموو کەسێک هەروایە کاکەجێ. بەداخەوە کە کۆمەڵێک گەمژەی سیاسی نانێ لە مۆزوعانە تێبگەن نانێ بەڕاستی. بۆیە ئەوەی کە ئارام ئەحمەد بناسێ لە بادینانی سەربەرزەوە هەتا بەرزاییەکانی هەورامان هەتا پێنجوێنی گوڵ باشە من ساڵانێکە شەڕی ئەم مافیانەی دەسەڵاتەکەم یەک هەولێری زلەیەکی بەرکەوت بێ دەسەڵاتم ڕسوا کردووە بەڕاستی و هەمیشە لە سەنگەری خەڵکا بووم و هەروەش ئەمێنمەوە. باشە و ئەوانەیشی هەولێر چێتی یان سلێمانی چێتی ئەکەن پیاوی دەسەڵاتن. باشە خەونی پارتی وێشێتی بەدی ئەهێنن ساڵانێکە پارتی وێشێتی ئەیانەوێ قڵش بخەنە بینی خەڵکی بە شەرەفی هەولێر و بادینان و سلێمانی بەڵام ئێمە ڕسوامان کردوون و ئێمە ڕێگەمان نەداوە بەڕاستی. باشە بۆیە خەڵکی سەربەرزی بادینان و هەولێر دوای کۆمەڵی ڕەشەڕوت و جاهل ناکەون لە حقیقەتە ئەوان باش ئێمە ئەناسن. باشە زیاتر لە 80 ساڵی ڕەبەقا بە دەرەجەی یەکەم بنەماڵی بازانی دوایش یەکێتی زۆر سەرە مێکوتەی تر لەم زەلکاوە مەلەیان کردووە و هەر هەمویان تێکشکێنراون بەڕاستی عەتفی سلێمانیەکان یانی هەولێرە بەڕێزەکان یاهی بادینانەکان بە مناڵە وردکە ڕاناکێشێ بەڕاستی. باشە ئەوە ئێمە بووین خەونی بنەماڵی بازانیمان تێکشکان کە ئەیویست تەفرەقە بخاتە بینی بادینانی و سۆرانیەوە ئێمە بووین تێکماشکان بەڕاستی ئارام ئەحمەدەکان بوون تێکیانشکان بەڕاستی. باش نییە ئەو ئێمە بووین لەواقع چونکە من کە لە پاڵتاکە بووم 15 سال بەر لە ئێسا نیوەی ئەدمینەکان خەڵکی زاخۆ بادینان بوو تێگەیت ئاوا باوەشمان کردبوو بە یەکە.
باشا من خەرکی پێنجۆرم ڕاستە ڕۆم عەزیزانی من و ساڵانێکی لە سێمانە ژیاوم لە هەموو ئەم ساڵانەی تەمەنی دشی یەکێکی و پارتی خۆمە زۆرترین جوێن زۆرترین سوکایەتی کە پێم کرابێ خەڵکی دەدێگەڵە بەمداوە بووە یعنی بەرەو سلێمانی باش نییە والله عزیزان لە هەموو تەمەنی ئارام ئەحمەدا کە خۆم بیستومەتەوە یەک بادینانی جوێنی یاومەتێ بە ڤیدۆ ئەویش ڕەنگە 20 جارم لیا بێ ئەو نەخۆش جوێنەکانیە دەکرد ئاوارتی پێ ئاهابارەژی خۆ جوێنی بە ئارام ئەحمەدە ئەو نە ئەم زەلامە جوێنی بە مندا لەو هەموو بادینانەیە خۆشەویستانی من باش نییە کەواتە ئێمە ئەو عەقڵە تێگەشکێنین بێت و جیاوازی بخاتە بینی شارەکان و دەنگە ناڕازیەکان پاچە پاچە و کەرت و ئەم بابەتانەکە هەمووشتان بیتانە کە گۆڕان دامەزرا تەنها لە شاری هەولێرە 126,000 دەنگی هێنا عەزیزانی من باش نییە پێشێکێتی کەوتەوە لە هەولێرە تەنها باسی بادینان ناکەم لە بلەو بارزان و لە شارەوانی بلەو بارزانە گۆڕان 750 دەنگی هێنا بوو وەکو ئێستا بیرمە عەزیزانی من باشە وەکو ئێستا لە بیرمە لە بلەو بارزانە لەو شاخ و داخەیە گۆڕان 750 دەنگی هێنا بوو کاکیچە کەواتە خەونی چۆلەکە نایەتە دی باشە هەولێر و بادینان و باکوور و باشوور و ڕۆژهەڵات و هەموو ئەوانە بەس بەبەسی ئەم نیشتیمانە زامدارە ژیانی ئێمەیە باشە ئەوەی بە یەک وشەیش دژی ئەم دەسەڵاتی باشوور قسە بکە من بە برای خۆمی ئەزانم باش نییە و بە دۆستی خۆمی ئەزانم ئەمە ڕاستینەی ئارام ئەحمەدە بەڕاستی خۆشەویستانی من ئەمە حەقەتەکەیە لەبەرەوە کەس حسابی هەڵە نەکات ئەزانم زۆربەتان چاوەڕوانی چین لە ئارام ئەحمەد بەڵام من قاچی خۆم ناخەمە ناو ئەو یاریانەوە ڕاستی ئارام ئەحمەد زۆر لەوە گەورەترە دابەزمە کۆمەڵی ئاست و فڵان و فیسال و ئەم بابەتانە ئەوەی ئیشی ئارام ئەحمەد نییە کاکە شەڕی من لەگەڵ بنەماڵی بازانیە من بەرامبەر بەسڵ بازانیە ڕاوەسم بەرامبەر بە بجلا تاڵەبانی و ئەوانە ڕاوەسم بەرامبەر بە نوێژان سەفار ڕاوەسم بەرامبەر بەمانە ڕاوەسم من بەرامبەر خەڵکانی تر ڕانەوەسم ڕاستی کاکە من هیچ کاتێ خۆم بچووک ناکەمەوە بۆ کۆمەڵێمەوەسم شێ جوێنم پێیاتی گەردنی ئازابێ شێ لای بندژەکە گەردنی ئازابێ کێ بە دایک و خوشک ماڵی گەردنی ئازابێ شێ بێ حرمەتیم پێکا گەردنی ئازابێ ئەمە هیچ بووکی ئارام ئەحمەد کێشە نییە ڕاستی ئارام ئەحمەد بەوانە لیان وابێ ئارام ئەحمەد بەحرە دەریایە بەڕاستی باش بە دەریای ئیجانێش کە ڕقم لەئینە بەڕاستی من دشی مرۆڤایەتی بەڵام بەڕاستی تورکم خۆش ناوێت دەستنوشتم نازانم چی بکەم چونکە ئەوان زۆر ڕقیان لە کوردە بۆیە بەڕاستی تا کۆ تورکیش ئینسانی شەریفی تەیە بەڵام بەڕاستی من زۆر خۆشم ناوە ئەرە وەڵا من ئیتر کاتە ناگرم ئەوە مەلەفی شێخ ئەحمەدی نۆکان کەوتوێتی خاوەنی 900 ملیۆن دۆلارم وە زۆر شتی تریشی وتووە لەگەڵ چێت خوا بابسمە سەر ئەو بەحسەی تریش ئەو هێمن نووری کە لە 2023 تەنسیبەکەی بەنایاسایی بووە ماوەی ساڵێک بۆ دوای تەواو بووە ئەبێ ئەمەشان لایڤەکە بۆ باسکەم خۆشەویستان ئەمەی ئەم مەرزە و ئەمەی شێخ ئەحمەدی نۆکان و کورەکاکە ئەڵێن زەلامێ لە ماڵی دەروێش شێخ نەهرۆ پیا بووە ئەڵێن ئەمەنەی پارە جێ دەروێشە داماوانە ئەڵێ هەر دەروێش لە ئێرانەوەیت پارەیە هێنێ بۆ شێخ نەهرۆ ئەمە نوێت زێ کورەکە عەزیزانە کۆمەڵگای ئێمە بۆی لێتەوە بەڕێزان خوا هەر بە تۆ دەبیشین بە سوعبەت دەڕاستیە بۆشی ئەو کۆمەڵگای ئێمە وای لێ هاتوو خۆشەویستانی من کاکە دیندارە دزیەکات بێدینە دزیەکات کۆمۆنیستە دزیەکات نەتەوە چێتیەکە و دزیەکە باشە کۆمەڵگای بۆی لێتەوە خۆشەویستانی من وەڵای بەلامە زۆر سێرە بەڕاستی ئاخە چۆنێکی کاکە گیان تۆ لە یەک کاتە ئاوا خواپەرستیەکەیت و نازانم ئەو چای بۆ نەخێنی دوعای بەخێرەکەی دزیژەکەی وەڵاوە ناکرێ کاکەجیان بەڕاستی ناکرێ عیب من هەتا جارێکی تر دێمەوە خزمەتی ئێوە بۆ لایڤێکی تر لەسەر کۆمەڵێک گەندەڵی کە ئێستا بۆم باسکردن بەخواتان ئەسپێرم ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە زۆر باش بن عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ